بەیانیەکی زووە و پێش دنیا ڕووناک بوون. مامۆستایان و فەرمانبەرانی سنووری سلێمانین ئامادەکاری دەکەن بۆ ڕۆیشتن بۆ بەغدا بە ئومێدی چارەسەری کێشەکانیان کەوتونەتە ڕێ. نزیک دەبینەوە لە بازگەی چیمەن، دوا بازگەی کوردستان و سەرەتای بازگەی کەرکووک. بەڵام زانیاری درا کە ڕێگری دەکەن لە چوونی مامۆستایان بۆ بەغدا و بازگەکەوتیان فەرمانیان پێکراوە ڕێگە نەدەن بە ڕۆیشتنی مامۆستایان. لە کاردانەوەدا مامۆستایان دەستیان بە خۆپشاندان کرد لە بەردەم بازگەکە و ڕێگەی هاتوچیان پاخست. وڵاتمان وەرگرتووە بە شێوەیەکی شەفەی، بەڵام بەداخەوە ینی ئێستا قسە لەسەرەوە کرێت کە مامۆستایان مۆڵەتیان وەرنەگرتی بکە ئەمە شتێکە زۆر دوورە لە ڕاستیەوە. ئێمە لە ڕێگەی ینی تەنانەت وەزیری وەکوتم و وەزیری ناوخۆی عێراقەوە ئێمە مۆڵەتمان وەرگرتووە ئاگاداری بەرپرسی چالەکە مەدەنیەکانی ساحەی تەحریر کراوە و بڵێن ئەوەی داوە کە با بڵێن خۆپشاندەران بپارێزێ. بەڵام ئێمە بەڕاستی کە هاتینە ئێرە لەم سەیتەرەی کەرکووک کە ڕێگر بوون بەڕاستی تا ڕادەیەکی زۆر سیر بوو بەلامانەوە کە دوای ئەوەی کە بدواداچوونمان کرد بۆمان دەرکەوت کە ئیرادەیەکی سیاسی هەیە بەداخەوە بە هاوبەشی لەگەڵ حکوومەتی عێراقی ڕێگرە لە بەردەمەوەی کە مامۆستایان بچنە با بڵێن بەغاو پەیامەکانیان بگەێنن و پێمان وایە ئەمە ئیرادێکی شکست خواردووە و پێمان وایە هەمانە ئەوی ئیرادە با بڵێن بە زیوەیە کە کەرکووک و شنگاری فرۆشتووە. لەم بازگەی کەرکووکە ناڵێن داخڵ بن ئەڵێن ئێمە ئەمرمان پێکراوە کە نێڵێن هیچ پاسێک بەو شێوازە داخل بێ بۆیە کە ئێستا مساوڕین جوابمان بنەوە لەسەر داواکانی خۆمان بەردەوامین. ئێمە لە هەر شوێنێک بێ بە دڵنیاییەوە لە خۆپیشاندان لە ناڕزایەتی بەردەوامین دەنگمان ئەگەێنین بە شەقامی عێراقی بە شەقامی جیهانی کە 10 ساڵە زۆڵم و ستەم لە مامۆستا و لە فەرمانبەری کوردستان ئەکرێ. مامۆستایان داوا دەکەن ڕێگەیان بۆ بکرێتەوە و پێیان وایە ڕێگریەکە سیاسیە و بەفیتی دەسەڵاتدارانی هەرێم بڕیارەکە دراوە. بەڵام ڕێگریەکان گرژی و ئاڵۆزی لە نێوان مامۆستایان و هێزە عێراقیەکانیش دروست کرد. ئەوان لە هەموو شتێکە ترسن، چونکە ئەوان نەعادلن، نادادپەروەرن، ئەوەی کە بڵێ دژی ئینسانیەت کردویانە لەبەرەوەی لە هەم دوو کەسیژە ترسن کە بە یەک کۆ ببنەوە. وبرا ئەم ئینسانە ئەم خەڵکە چی کردو؟ داوای چیەکە؟ داوای مافی خۆیەکە، داوای مەعاشی خۆیەکە، داوای دامەزراندنەکە، داوای خوێندنەکە. لە هیچ وڵاتێکە وەکو ئێمە خوێندن فەشەلی نەهێناوە، دەوامیشکە یار خوێندنەکە فەشە. ئێوە هەموو خەریجە چیان لێ هات؟ ئێمە هەموو ساڵێ هەزاران خەڵک تەخەڕوژەکە لە ماڵەوە دائنیشێ. ئێمە داوای ئەوە ئەکەین کاکە حکومەڕانی داوا حکومڕانی وا ناکرێت، دەسەڵاتداری وا ناکرێت. لە ئیدارەی گەرمیانیش مامۆستایان بۆ پاڵپشتی بەشداری لە خۆپشاندانەکە بەرەو بەغدا بەڕێکەوتن. بەڵام ئەوانیش لە بازگەی گوڵاجۆ هاوشەی مامۆستایانی سلێمانی و هەڵەبجا ڕێگریان لێکرا. ویسمان بەرەو بەغدا بچین دەنگی خۆمان بگەێنین بە بەرپرسانی ئەوێ لەسەر پێنەدانی موچەی مانگەکانی 9 و 11 و بەرەو مانگی 12 ئەچین تا ئێستا موچەمان وەرنەگرتووە. بەڵام بەداخەوە سەیتەری عێراقی ڕێگەی پێی نەدەین. ئێمەش داواکاریەکانمان دیارن موچەی 3 مانگە دامەزراندنی وانەبێژانە، ئەوانی کە وانەبێژن هەر بەلایانی کەمەوە بیان کەن بەعقد پلە بەرزکردنەوە با بەوتمان موچەکە لە دەستی حکوومەتی عێراقیە. ئەی باشە خۆ پلە بەرزکردنەوە لە دەستی حکوومەتی هەرێمە. سەرلەبانی ئەمڕۆ وەکو مامۆستایانی ناڕازی و کۆمەڵێک بە نوێنەرایەتی فەرمانبەرانی تریش کەوتینە ڕێ لە شاری کەلار و ڕزگاری و ناوچە گەرمیان بەگشتی بۆ ئەوەی لەم بازگەیەوە تێپەڕین و بچین بۆ ساحەر تەحریر لە بەغدا بە مەبەستی گەیاندنی ناڕەزایەتی و دەربڕینی ئەوەی کە چەند ساڵ لە حکوومەتی هەرێم ستەممان لێ ئەکا. ویسمان بچینە شاری بەغاو لە ساحەر تەحریر حکوومەتی عێراقی دیفاعمان لێ بکە، موچەمان جارێکی تر بەدەست حکوومەتی هەرێمەوە نەبێ. بەڵام بەداخەوە دیارامیش هەر بەدەستکیسەی حکوومەتی هەرێم و بەرپرسانی حکوومەتی هەرێمە ڕێگریمان لێکرا. بەڵام ئەو پەیامەیان کە ویسمان بیگەێنین لە هەردوو بازگەی چیمەن و گوڵەجۆوە گەیانمان و سەلمانمان ئیرادەی مامۆستایان لە فشارە سیاسیەکان بەهێزترا. ڕامیار عوسمان کەناڵی پەیام، بازگەی چیمەن، قەرەهەنجیر.